ناوی چەند هێرشبەر دەتوانێت بڵێ لە ماوەی 30 سانیا کە یاریان بۆ ڕیال مەدرید کردووە هێرشبەر لە باڵی ڕاست لە باڵی چەپ سەرڕۆم ناوی چەند یاریزان دەزانیت دەتوانیت چەند یاریزان بڵێ ئەو پرسیارم لێ بردیتەوە زمور ریال مدریدە کون هەوادارە ریال مەدریدە ئاسان یانی چەند لە چەند دەست پێ دەکەی سێ دا دوازدە سێزدە چواردە تەواو یعنی لە ئێستا ئەوەی لە ڕابردوو ژیاری بۆ کردووە وازی بڕۆ زمور ریال مدرید دەستە ئاسانە لەسەری زیاد بڕۆ 15 ئێستا 20 گوتی لە چەند چواردە لە ماوەی 30 سانیا گوتو چواردە بەڵێ. لە ماوەی 30 سانیا ناوی ئەو هێرشبانانە کە لە ریال مەدرید یاریان کرد چه ئێستا چه وازیانێ ناو لە ڕابردوودا بووە چواردە ناو لە ماوەی 30 سانیا ئاسانە خۆزگە زیاتر لەسەری زیاد کردن بەڵام دێ لەگەڵ ئاماژەیە من 1 2 3 بڕۆ هۆنتیلەر لوکایۆڤیچ ڕۆبینیۆ کریستیانۆ گاریزبێل بنزێما خۆسێلۆ خیسێ رۆدریگز ئەلڤارۆ مۆراتا ئەندریک رۆدریگۆ ئێمباپی ڤینیسیۆس ڕۆدڤانیستەرۆی ڕاول گۆنزالێز خۆسێلۆ ئەوە دووزار گوتەوە بەڵام تاو چواردەی تاوا کردووە تاو کاگۆمەر دەستخۆش لە چواردە زیاتر بەس دوو ناوت غەڵەت بوو بەڵام خاڵەکە دۆرگری ئێستا کە کاگۆمەر 6 خاڵ کاک محەممەد 3 خاڵ